بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر کارکتەرێک یاخود ڕەگەزێکی تر بکەین لەناو مێژوودا کە ڕەگەزی ژنە قسە لەسەر کاریگەری ژنەکەن وەکو کارکتەرێک لەناو بزاوتی مێژوودا دەپرسین ئایا ئەو مێژووی کە نووسراوەتەوە بۆ مێژووی کورد بە تایبەتی لە 100 ساڵی ڕابردوودا بە دیدگایەکی پیاوانە نووسراوەتەوە وەکو زۆر جار باز دەکرێت یاخود ئایا ژنان چ ڕۆڵێکیان هەبووە لەناو بزاوتی مێژووی سیاسی کووردە ئایا ئەو کۆسپانە کامانە بوون لە ڕێگەی ژناندا کە وەکو پێویست نەتوانن بێنە پێشەوە لەناو مێژوودا و هەروەها کاریگەریان هەبێ وەکو بکەرێکی سەرەکی کۆمەڵایەتی ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چه هاندەرێک بووە بۆ ئەوی ژنان هاوشانی پیاوان بێنە پێشەوە و کاریگەریان هەبێ لە جوڵە و لە بزاوتی مێژوودا زۆر جار قسە لەسەر ئەو جیاوازانەی نێوان ژنان و پیاوان دەکرێت کە ژن لەبەرەوەی وەکو کۆیلە زۆر جار لە ناو مێژوودا یاخود وەکو کەسێک سیر کراوە کە ڕۆڵ و کاریگەری تەنها لە ناو چوارچەوەی ماڵ و خێزان دابێت ئایا ئەم ڕۆڵە ڕەگی لە قوڵایەکانی مێژوودایەوە بە ئێستا گەیشتووە یاخود ئەم کاریگەریە لە سەردەمێکی نوێدا سەری هەڵداوە ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆرە سۆزان پرۆفسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی و هەروەها توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد مامۆستا ئامینە سدیق عەبدولعەزیز لێپرسیاوی ڕێکخراوی عادیلە خانم بۆ توێژینەوە و گەشە پێدان بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. دکتۆرە سۆزان زۆر جا قسە لەسەرەوە دەکرێت یاخود لەوانەیە لە ناوەندی میدیاییدا و پرسیارە یعنی وەکو پرسیارێکی سادە و سەرەتایی بکرێت کە جیاکاری لە نێوان ژنان و پیاوانە ئەکرێ یاخود ئەو دوو ڕەگەزە جیاوازی کە لە ناو مێژووی کووردا هەبووە لە ڕابردوودا ئایا ئەمە لۆژیکی تایە ئەم جیاکاریە هەبووە یاخود تەنها ئەوە ڕوانینێکی جیاوازترە و لە سەردەمی نوێدا سەری هەڵداوە؟ بەڵێ دەستخۆشیتان لێکم بۆم تەوەرەیە جیاوازیکردن لە نێوان هەردوو ڕەگەزە ڕێگێکی مێژووی قوڵی هەیە هی سەردەمی نوێ و سەردەمی ئەم سەردەمە نییە گەرێمە بە درێژایی مێژوو بچینە خوارەوە بین ئەم جیاوازیە بە زەقیە بینین و بە درێژایی مێژوو کار لەسەر ئەوە کراوەیان دیدگایەکی پیاوانەیان پیاو سالارانە ببەخشرێ بە هەموو بوارەکانی ژیان و لەم پێناوەشە مێژوو وەکەرکایەکی تری ژیان بە دیدگایەکی پیاو سالارانیان با بڵێ نێرانە نووسراوەتەوە و کاری لەسەر کراوە بۆیە ئەمە ڕێگێکی مێژووی قوڵی هەیە و هی سەردەمی نوێ نیە سەری هەڵدا بێ ئەم دیدگایە بەردەوام لە مێژووە لە ململانەیە بوو ینی بەردەوام قسەی لەسەر کراوە بەردەوام هەوڵدراوە لەم بەستویە بهێنرێتە دەرەوە بەڵام بە درێژایی مێژووە ئێستاشی لەگەڵا بێ نەتوانراوە یەکسانیەکیان با بڵێن تێڕوانینێکی عادیلانە بۆ ئەم کەیسە یان با بڵێن بۆ ئەم جۆرە بابەتە بهێنرێتە ئاراوە بۆیە ینی ئەمە بە درێژایی مێژوو بوونی هەبوو بوونیشی ئەبێ و پێم وانە بتوانرێ لە ماوەیەکی کەمە لە ماوەی شەو ڕۆژێکە ئەم جیاکاریە کۆتایی پێبهێنرێ یان بتوانرێت چارەسەرێکی ڕیشەیی بۆ بدۆزرێتەوە. ئێوە پسپۆڕی بواری مێژوون ئەمە چ کاریگەریکی نێگەتیڤی لەسەر نەخشی ڕۆڵی ژنان یاخود هەردوو ڕەگەز کە پێکەوە هاوشان یەک لە ناو مێژوودا کاریگەریان بوو بێت لە ڕابردوو بە تایبەتی و ئێمە باز لە 100 ساڵی بۆ مێژووی ڕابردووی کورد بکەین بە تایبەتی لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە یعنی ئەمە چ کاریگەریەکی نێگەتیڤی بەجێهێشتەوە ئەم جیاوازی کە تۆ باسیەکەی ئایا ئەمانەی تۆ ئێڵێ بە پاڵپشتی کۆمەڵە دیکۆمنت و دەقی مێژوویە یاخود هەر تەنها ئەو ڕوانینەیە کە زۆر جار باسەکرێ بە شێوە عامەکەی کە ژنان بۆ ڕۆڵی خۆیان هەیان بۆ لە ڕابردووەوە بۆ ئەو تێگەیشتنەی کە پیاوان بەرامبەر بە ژنانەیان بووە سەبارەت بە مێژوو وەک هەرکایەکی تری ژیان کەوتۆتە بەر ئەم جیاکاریە و لەم جیاکاریە بە دەر نەبووە ژن هەمیشە لە مێژووە بە تایبەتی گرێمە باس لە ژنی کورد بکەین و کارێکێک لە نەتەوەکانی تر لە ڕۆژهەڵات تا و تەنانەت لە جیهانە لە ڕۆژ ئاواشە ئەم جیاکاریە زۆر بە زەقی بینراوە ئەمە گەڕاوەتۆ سەر ئەوەی کە ئایا خودی ژن وەکو خۆی وەکو مرۆڤ چی بووە لە ژیانە چۆن تەماشا کراوە ئەنجایی تر وردە وردە ئەمە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەگەرنا ئەم جیاکاریە هە لە ناو مێژووی کوردایەمە تەماشاکەین بەدی ناکەین بە ڕۆژهەڵات بەعام ئەگەر وەرگرین ڕۆژ ئاوا وەرگرین ئەم جیاکاریە ئەبینین بۆ نمونە تێڕوانین بۆ ژن وەکو مرۆڤ خۆی چۆن بووە لە مێژووە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو فەڕەنسایە کە ئێستا ڕەنگە ئەو پەڕی پێشکەوت وڵاتێکی پێشکەوتوو بێ لە ڕووی تێڕوانین بۆ دابینکردنی مافەکانی ژنان و تێڕوانین بۆ ڕەگەزی ژنان بەڵام لە سەردەمانێکی مێژوویە لە 570 زاینیەوە لە فەڕەنسا ئەنجومەنێک دروست دەکەن بۆی بزان ئایا ژن مرۆڤە
یان توخمێکی ترە ڕەگەزێکی ترە لە کۆتاییە ئەم ئەنجومەناگاتە بڕیارێک کە بڵێ ژن مرۆڤە بەڵام بۆ خزمەتی پیا و دروست کراوە ئەم تێڕوانینە هەر لە لای ئێمە بوونی نەبووە لە هەموو وڵاتانی ڕۆژئاوا بەم شێوازە هاتووە بەڵام بە مروری زەمن وردە وردە کاڵ بۆتەوە و بایەخی ژن زیاتر دەرکەوتەوە ئێستا ژنان لە ڕۆژئاوایە وەکو یەکێک لە ڕەگەزە زۆر گرنگەکانی کۆمەڵگە کاریگەریان هەیە و لە زۆربەی بوارەکانە دەستیان هەیە ئەگەر بپەڕێنەوە بۆ مێژووی کورد بەڵێ مێژووی کورد زۆر ئەتوانین بڵێن خەتری لە ژنان کردووە پێ بە پێی پیاوان لە بزوتنەوەی ڕزگاری خوازیە لە گۆڕانکاری کۆمەڵایەتیەکانە لە گۆڕانکاری ئابوووریەکانە سیاسیەکانە ژنی کوڕۆڵی هەبووە بەڵام هیچ کاتێک ئەم ڕۆڵی ژنان دەرنەخراوە کاری لەسەر نەکراوە زۆر جار ئەم مێژوە بەونی ماوەتەوە ئێمە لە مێژووە شتێک نابینین بە ناوی مێژووی ژنانەوە کارکردن لەسەر مێژووی ژن زۆر کەمە لە دوای ڕاپەڕینەوە زارورەکە شتێکە بێ ناوی مێژووی ژنان بە یاخود ئەم ڕەگەزە جیا بکەنەوە لە ڕەگەزی پیاوان جاکاری مێژوو پەرتەکرێ زۆر جار جاکاری نا بەڵام ئەکرا پێبپی ئەو گۆڕانکاریانە و دەرخستنی مێژووی مرۆڤایەتی مێژوو ژنیش بە هەمان شێواز بنووسرایەتەوە بەڵێ سپاس مامۆستا ئامینە ئەو بۆ چوونانەی مامۆستا سۆزانێتی بە بڕوای تۆ ئەمە بۆ خۆی پەیوەندی بە تواناکانی ژنانەوە کە ئێوە نووسین و توێژینەوەتان لەسەر ژنان هەیە وە لەسەر تواناکانی و لەسەر ئەو شێوازی تەنانە پێکاتەی فسیۆلۆژی و بایۆلۆژی و باری سایکۆلۆژیش ئەگەر ئەمانە کۆمەڵێک پێدراون کە لە ناو زانستی کۆمەڵناسیە بایەخی پێدرێ و قسەی لەسەرەکرێ ئایا ئەمە پەیوەندی بۆ خۆی بە ژنان خۆیانەوە هەیە هەر ئەم کارکتەرە هەر لە ڕووی پێکاتەی خۆی وا بۆ لە ناو مێژوودا یاخود ئەمانە تەنها بۆچوونێکن و لەوانەیە ئەوانش لە چوارچەوەی بۆچوونە جیاوازەکانە بەرامبەر بە ڕەگەزی ژنانەیە سەرەتا جیاکردنەوەی یا جیاکاری لە نووسینەوەی مێژووی ژنان و مێژووی پیاوان شتێکی بەڕاستی نامەنتقیە چونکە ڕووداوەکان مێژوو ژنان و پیاوان بەیەکەوە دروستیان کردووە هەموو پێوانی کە لە مێژووە هەڵکەوتون و کەسانی ناودار بوون و توانیویانە مێژووی گەلەکانیان بگۆڕن بێگومان تەئسیری دایکێکیان لەسەر بووە تەئسیری خێزانیان لەسەر بووە پیاوە هەڵکەوتوەکان خێزانەکانیان لە هەموو خێزانەکانی تر زیاتر وەکو بڵێ کەم بەهرەترن وەکو بڵێ لە ڕووی کۆمەڵایەتیۆ داماوترن چونکە پیاوان نەیانتوانیوە کاتێکی تەواویان بێنێ ئەگەر دایکیش بۆ بن مناڵەکانیان نەیانتوانی وەکو مناڵێکی یانی هەموو کەسێکی تر سۆز و خۆشەویستیان بێنێ لەبەرەوە دائیمە دایکیان یا کچیان یا ژنیان مافیان خوراوە لەبەرەوە لە کاتی نووسینەوەی مێژووی شاهقا مێژوو نووسان ئەو ڕۆڵانە دیاری بکەن کە دایکی ئەو سەرکردەیە یا دایکی ئەو کەسێکەوە ڕووی مێژووی گۆڕیوەیە ژنەکەی یا مناڵەکانی نەخشیان چی بۆ لە ژیانی ئەو پیاوە کەواتە مەشەر بۆ چوونەکەی دکتۆرە سۆزانە ینی بە شێوەیە لە شێوەکان چکە تۆگە سەیری مێژوو بکەیت تەنانە هەر لە سەردەمی بەرەبەیانی مێژووە هەمیشە پیاوان ژنانیان بۆ کۆمەڵی ئیشوکاری ناوماڵ و کۆکردنەوەی کشت و کاڵ و بەخێوکردنی منداڵ و ئەوانە بەکارێناوە بەڵام ئەوانەی کە ڕووداوەکانیان بۆ خۆیان دروستکردەوە خۆیان کارکتەر و بکەری سەرەکی و دیاربوون تێدا من ئێستا ئەوە بڵێم ینی لە کاتی نووسینەوەی مێژوایە یا دەوەریەکانە ینی پێویست بوو حەقی تەواو بە ژنان بدرێ کە ئەم کەسە مەسەن گەشتۆتام ئاستا نەخشی دایکی لەسەری چی بووە چون گەشتۆتام ئاستا غیابی لە ناو نووسینی یادەوەری و نووسینەوەی مێژوو زۆر غیابی هەیە وەکو خێزانی صلاحەدینی ئەیوبی عیسمەت خاتون قسەیەکی دیاری هەیە لە نحن الحاضر والغایب ئێمە حاضریشین حاضرین لە ڕووداوەکانە حاضرین لە بەرکەوتی ڕووداوەکانە حاضرین لە دروستکردنی سەرکردەکانە بەڵام دائیمە غایبین لە کاتی نووسینەوە کەسێک نییە لا بکاتەوە بەلای نووسینەوەی مێژووی ئافرەتانە ئەمە لەم سەردەما چی کردو توانیوێتی چی بێت چۆن ئێستا مێژوو خۆمان لەم بزوتنەوە ڕزگاری خوازی کورد ئێمە خۆمان بەبیرەوەری خۆمان نەزانین کەەوە ئافرەتان چەند یارمەتیدەری ئەم بزوتنەوانە بوون چەند توانیویانە لە ناو حیزبە کوردیەکانە ئەوان ڕۆڵی سەرەکیان هەبێ بەڵام ئەبینی ئێستش لە کاتی نووسینەوە دوو مێژون حەز ناکەم ئێستا ناویان بەرم دوو مێژوو نووسی تازەمان هەیە مێژوەکانیان نووسی ئۆتۆ کاتێک کە سەری مێژوەکانەکەی وەکوای ئافرەت هەر نەبوو بێ لە منتیقا ئافرەت کارێکی نەکرد بێ لە منتیقا ئەی تۆ بەچی گەشتیتە ئەوە کێ یارمەتی دای گەشتیتە ئەوە بپرسم
یعنی پێ دوانیە بەشێکی پەیوەندی بە خودی ئافرەتان بۆ خوانەوەی هەمیشە لەبەرەوەی پیاوان ئەم تێڕوانینەیانە بۆ بەرامبەریان جۆرێک لە هەست بە خۆکەمکردیان بۆ لە ناو مێژوودا بە زۆر ینی لایەکی پەیوەندی بە مێژوو نووسان هەیە ئەوانەی کەوا مێژوو ئەنووسنەوە ئافرەت نین پیاون پیاویش دایمە بۆ تێڕوانینەی خۆی نووسیوێتەوە بەو شێوە نووسیتە بڕۆ سێری مێژۆکان بکە ئەبینیت یعنی هەر مێژوێکی پیاوانەیە باسی ئافرەتانی تیانە لەگەڵەوەیشە لە دەرەوە لە ناوە بە چەکداری بە نووسین هەموو ئافرەتانیان لەگەڵا بووە پاشان ئافرەتان خۆیان بە تاکید خۆیان یعنی ڕۆڵی سەرەکییان هەبوو لەم غیابە چونکە احتیماماتی ئافرەتان لە نووسینی مێژوانیە لە نووسینەوەی ئاداشکردنی ئەو شتانەی کەوا کردویانە نیمانە ئافرەتانمان نەبووە مەسەلەن لە شاخچی کردووە نووسی بێتیۆ و ئستا بێتە چاولێکەریەک بۆ ئافرەتانی تر ئەوەی کە احتیماماتی ئافرەت مەسەلەن زۆر زەق کراوەتەوە زۆر دەرخراوە لایەنی میکیاج و چوونە دەرەوە و عملیاتی تەجمیلی و چێشتەکە و خواردنەکە و دیزایانی ماڵەکە و تەنها لەما ئافرەت هین کراوە بووە ببوورە ماوەسا بەڵام یعنی ئێوەتانوێ ڕۆڵی ئافرەت چۆن بێ نەخشی لە مێژووە لە کاتێکە ئێمە بینین مێژونووسی وەکو مەسوورەی بۆنە ئەردەڵان یا کوردستانی مانێ مێ خۆی بۆ خۆی دووسێ کتێبیە نەناو مێژووە دەوری بینی و کارکتەر بووە عادیلە خانمانەیە کە لە باشووری کوردستان لە بیستەکانی سەدەی ڕابردوو سەرەتای بیستەکان و پێش بیستەکانەوە ڕۆڵی هەبووە لە ناوچەکەدا ئەوە لە ناو مینشینی سۆرانە بۆ نمونە خوشکی میر محەممەد پاشای ڕەواندزی کە ڕۆڵ و کاریگەریە بووە باس ئەکرێعنی ئەمانە باس کراون بەڵام ئێوە پێتان وایە عنی ئەمانە هێشتا لە ئاستی پێویستانین لە ئاستی تموحەکانی ژنانانین بۆ بەرپرسیارەتیان و بۆ دروستکردنی ڕووداوەکان کە ژنانی شاوشانی پیان ڕۆڵیانە بۆ لە دروستکردن ڕووداوەکان مەستورە خانم زۆر گەورەترە لەوەی کە ئێمە ئەیناسین بەتاکید چونکە وەکو بۆمانە گێڕنەوەڵێت 20,000 بیتی هەبووە 2,000 بۆ پارێزراوە ئەگەر خۆی توانای تەدوینکردنی بەرهەمەکانی خۆی بواە شتەکانی نافەوتە خەڵکێک هاتون دوای ئەو بەرهەمەکانیان بۆ کۆ کردو شتانێکی زۆر بەسیط لەوەی مەستورە هەیە بە ئێمە گەشتووە مەستورە ئافرەتێکی زۆر زانا بوو بەسکوا ڕێیەکانی لە بواری زانستیە هەمووی فەوتاوە عادیلە خانم ئافرەتێ بووە بە شایەتی هەموو عالم ئافرەتێکی زۆر سیاسی ناجح بووە ئافرەتێکی کۆمەڵایەتی ناجح بووە ئافرەتێکی یارمەتیدەری هەژارانی ناجح ئافرەتێکی ئاوەدانکەرەوە لە بواری میعماریە بەڕاستی ئافرەتێکی زۆر بەتوانە بوو بەڵام لەگەڵەوەیشە بە شێوەیەکی سەردی بڕۆ لە هەموو شوێنەکە سێری کاگەر ژیانەکەی لە لاپەڕێ دوو لاپەڕە ئەگەر تێپەڕ بکات لەگەڵەوەیشە ئافرەتێ بووە بە تەمەنێکی زۆر لە سیاسەتە بەسەری بردووە ئەیکوا معاهدەکانی کە کردوێتی ئەیکوا مەجلیسە سیاسیەکانی کە کردوێتی ئەیکوا بابەتە کۆمەڵایەتیەکان تەنها بە شێوەیەکی سرد هاتوون شتێکی زۆر بەسیتیان لە عادی لە بۆی مێناوە دکتۆرە سۆزان بەپێی ئەم بۆچوونانەی مامۆستا ئامی نەبێ یعنی یا ئەوەی تەنانە بۆچوونەکانی پێشتری خۆشت ئایا ئەوانەی کە لە بواری زانستی مێژوودا تیۆریستانی بواری مێژوو ئیشیان کردووە لەو بوارە بۆ خۆی یعنی گومانیان لە تواناکانی ژنان نەکردووە یاخود بۆچی یعنی ئەبێ ژنان ئێوە ئایا هەر ئەمە دوو تێڕوانینی ژنانی خۆت ژنانەی خۆتانە بۆ نووسینەوەی مێژووە بۆ ڕۆڵی ژنانوە بۆ نادی دەگرتنی لە ناو بزاوتی مێژووداوە مێژووی کوردیش بە تایبەتی تر یاخود ئەم ڕوانینە هەڕوانینێکی گشتیە و یعنی بەخواری لە ناو مێژووی ئەمە هاتووە تا ئێستا توان بڵێنم ڕوانینە ڕوانینێکی گشتیە یعنی ئەمە بە تێڕوانینی ئێمەنا ئێمەژن بڵێن زۆڵممان لێکراوەمان بەڵام نووسینەوەی پیاو یعنی با بڵێن نووسینەوەی مێژوو خۆی نووسینەوەیەکی پیاو سالارانەیە هەر مێژوو بە عام مێژوویەکی پیاو سالارانەیەورتر باسی بکەیت نووسینەوەی مێژوو تۆ ببینە هەموو ڕووداوەکانی مێژوو لەسەر دەستی پیاوانە تۆمارەکرێن وەکو مامۆساژ وتی ئەو ژنانەی کە لە پشتی ئەم پیاوانەوەن ڕۆڵیان نادیدەگیرێ دەرناخرێن بۆیە ببینە لە مێژووە لەسەر ژیانی هەر ژن بۆ نمونە بەڵێ ئێستا ئەوەی لە مێژوو ئەگەرێمە مێژووی کورد وەربگرین ئەوەی کە ڕۆژئاوایەکان هاتوون لەسەر ژنی کوردیان نووسیوە مێژوو نووسانی ئێمە نیان نووسیوە ینی لە دوای ڕاپەڕینەوە تا ڕادەیەک جوڵەیەک هەیە لە نووسینەوەی ڕەوشی سیاسی و کۆمەڵایەتی ژنانە تا ڕادەیەک لە چەند تێزیەکە لە چەند کتێبێکی بچووکە لە چەند نامیلکەیەکە خراوەتە بەردەست بەڵام کاتێک ئەتەوێت لەسەر ژنان بنووسی تۆ سەرچاوەیەکت دەست ناکەوێت لەسەر ژنی کورد بنووسی
سەرچاوەکان زۆر کەمن ڕۆڵەکان ئەوانی کە ژنان بینیویانە زۆر کەمە لە کاتێک ئەگەر تۆ سەیری ڕۆڵی ژنان بکەی لە نێوزوتنی ڕزگاری خوازی کوردیا زۆر گەورەیە ئەوەی کە تۆ باسی ئەەکەی مەستوری کوردستانی یەکەم ژن بۆ کە لە ڕۆژهڵاتە مێژووی نووسیوەتەوە یعنی یەکەم ژنە مێژوو نووسە لە ڕۆژهڵاتە نەکرد لە کوردستانە لە ڕۆژهڵاتە ژنێکی تر نەهاتووە دەست بۆ ئەم کایە بەرێکە وەکو مەستورە دەستی بۆ بردووە بۆ نمونە عادیلە خانمە لە مێژووی بزوتنی ڕزگاری خوازی کوردیا خۆمانە ئەزانین چه ڕۆڵێکی هەبووە بۆ نمونە حەبسەخانی نەقیبە ئەمانەی کە کەسە دیارەکان جا ئێمە بەدەیان کەسی ترمانەیە کە شاراوەیە لە نێو مێژووی کووردا بۆ نمونە لە ساڵانی 1970 لە جەنگی قڕم کاتێ جەنگی قڕم دروستە بێ لە کوردستانی باکوورە کەسایەتێک ژنێک بە ناوی قەرەفاتمەوە بە نزیکەی 300 چەکدارەوە ئەچێ لە هەڵگیرسانی جەنگی قڕما ئەچێ بۆ ئەستەمبول ئەجەنگێ ئەمە ناویان تەنها ناویان هەیە لە مێژووە بەڵام ژیان نامەیان شەڕەکەیان چۆنێتی کارکردنیان هیچی نەنووسراوەتەوە بۆ نمونە کەسایەتێکی ترمان هەیە کە تەوان کەسایەتێکی ڕۆژئاواییە کوردناسێکە فریا ستارک هاتووە باز لە 4 ژن ئەکاکە لە کوردستانە لەو سەردەمەیە بە شێرە کچ ناویان دەرکردووە لە سنووری نێوان عێراق و ئێرانە کەس نەبووە نەیوێراوە بۆ ناوچەیە تێپەڕێ قەدەم خێر قیلاوەندیە و نازی خاتوونە و غەزی ئەلشتەریە و 4 کەسن کە ناویان لە مێژوان ئەو ناویان تۆمارەکە ئەگەرنا لە مێژووی ئێمە ئەسڵەن هەر ناویشیان نییە هەر ناشیان ناسین بۆ ئەوە نەپرسم ئەوانەی کە ئێوە باسی ئەەکەن ئێوە یعنی ئەوەی کە بوونمە کورد-ناسەکان و ڕۆژهڵات ناسەکانیش لەسەر ئافرەتی کورد کتێبیانەیە نووسیریانەیە و بە دوواداچوونیانەیە و باسی ڕۆڵ و پێگە و وەزیفەیانەکان لە ناو کۆمەڵگای کوردیدا ئەمانە بۆ خۆی کۆمەڵێک ڕۆڵە ئافرەتانیانە ئێوە پێتان وایە لە دەرەوەی ئەو ڕۆڵانە کە باس کراون وەکە هەیە ئەوەش کە تۆ نمونایی ئەیێنیتەوە یاخودەوەی لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی سیر کە کۆمەڵێک یعنی ژن کە هاتووەتە پێشەوە بەشداری پێکرد و مەدرسە بە ناویانەوە کراوە بەشداریان کردووە شان بەشانی پێیان ڕۆڵیان هەبووە و تەنانە لە کاتی جەنگەکاندا ڕۆڵی تیمارکردن و هاندان و خواردن دروستکردن بۆ پیاوان یعنی لە دەرەوەی ئەم ڕۆڵانەیە و پێتان وایە دەبوو ڕۆڵێکی تریشی باز بکرێ یاخود تەنها ئەم ڕۆڵانەیە و ئەمانە وەکو پێویست باز نەکراوە ئێمە باسی شتێک ئێمە داوای شتێکی زیادەمان نەکرۆ داوای تەنها ئەوەمان کردووە کە ڕۆڵەکانی خۆیان وەکو خۆی تۆمار بکرێ وەک چۆن مێژووی سەرکردەکان و ڕابەرەکان و پیاوە گەورەکانی مێژوو تۆمار کراون مێژووی ئەم ژنانش وەکو خۆی تۆمار بکرا بەڵام لەبەر ئەوەی نووسینەوەی مێژوو لە دەستی پیاوانە بووە بۆیە ئەبینین ئەم مێژووە وەلا ئەنرێوە نانووسرێتەوە ئێمە بەلایەک هەندێک جار من باز لەواکەم زۆر قەرزاری کوردناسە ڕۆژاوایەکانی ڕۆژهڵات ناسەکانین بەشێکی زۆر لە مێژووی ژنان لە سەردەسی ئەوان تۆمار کراوە بۆ نمونە هەر مێژووی ژنی کورد بەدەگمەن کوردناسەیە باسی ژنی کوردی نەکردبێ یەک لەو خاڵانی کە ئەوان هاتوون و سەرنجی ئەویان داوەکە ژنی کورد زۆر جیاواز بۆ لە نەتەوەکاری تر وە بەشی هەر زۆریان ئەگەر نەڵێن هەمویان جەختیان لەسەرەوە کردوەوە کە ژنی کورد جیاواز بۆ لە نەتەوەکانی تورک و عەرەب و فارس تۆ تۆژەرێکی ماوەسا ببوورە تۆ تۆژەرێکی بواری مێژووە ئیش لەو مەجارانە ئەکەن یعنی بۆچی ئەمە ڕەگی لە قوڵایەکانی مێژوایە بۆ ئەبێ هەمیشە ئەم تێڕوانینە پیاوانەیە وەکو تۆ ئەڵەی پیا و سالاریاوە پێوتێ پاتریارکیە بۆ ژنان هەیە بۆچی ئەبێ ئەمە هەمیشە بەردەوام بێ و دووبارە بێتەوە بۆم دیدە ناگۆڕێ ناگۆڕێ لەبەر ئەوەی وەکووتمان نووسینەوەی مێژوو هەر لە دەستی پیاوەیە تا ئێستش تا ئەم لەحزەیەشی لەگەڵا بێ لە دەستی پیاوەیە ئەگەر بۆ نەتەوەکانی تر ئەمە تا ڕادەیە کاڵ بوو بێتەوە بۆ ئێمەی کورد هێشتا وەکو خۆی ماوەتەوە هێشتا ئێمە لەو قاوغەیە ژین کە مێژووی کورد ژنی کورد نەهاتوە مێژووی خۆی تۆمار بکە مێژووی خۆی یاداشت بکە و کاریش لەسەر ئەمە نەکراوە ئەمە بە تەنها کەسێک و دوو کەس ناکرێت ڕەنگە ئێمە کەسانێکمان هەن کە مێژووی خۆیان یاداشت کردویان مەسەرەن ڕۆژانە ئەبینین کە کتێب دەرئەچێ بۆ نمونە پاکیزێ ڕەفیق حلمی کتێبی دەرکردەوە بۆ نمونە بەخشان جەلال حەفید کتێبی دەرکردەوە ژیانی خۆیان یاداش کردووە ئەمانە کەمن لە ئاستی پێویستانین ئەمە پێویستی بەکاری گەورەتر هەیە ئەمە پێویستی بە گۆڕانکاری لە دیدی کۆمەلگایە هەیە ئەمە ئەبێ لە ئاستی گەورەترا ئیشی بەڵام دکتۆرە سۆزان پێدوانی ئەمە بۆ نەتەوەکانی تریش ڕاستە بۆ فارس بۆ عەرەب بۆ تورک یعنی کاتێ ڕێید مێژووی ئەوان ڕوە سەقافە و شارستانێتی ئەوانە بینی ئەندازەیەک هەر ڕۆڵی ژنان یعنی حدودێک یا سنوورێکی دیاری کراوی هەیە هەرگیز ناگا بۆ ڕۆڵی کە پیا و بینیوەتی لە ناو بزاوتی مێژوودا من لە سەرەتا باسم کردوتم نەکرد بۆ ڕۆژەڵات بۆ ڕۆژ ئاوەش ئەمە ڕاستە بەڵام ئەوان تا ڕادەیەک ئیشان لەسەر ئەوە کردووە کە
ئەمە لەم چقبەستویە دەرکەن ئەم ڕەوتە بۆ نمونە ئەگەر یەک نمونە باسکەم بۆ نمونە ئێستا لە نێو مێژووی عەرەبە تا ڕادەیەک ئەگەر لە نووسینەوەی مێژووشانە بێ لە چوارچێوەی درامایەکە ڕۆلی ژنەکان ئەخەنە ڕوو سەر لە نوێ مێژوو ژنەکانیان ئەنووسنەوە بۆ نمونە لە چوارچێوەی فلیمێکی سینەماییە ئەمە ئەخەنە ڕوو ئەمە بۆ ئێستا ڕەنگە کاریگەری زیاتر بێ لە کتێبێک کە ئەخرێتە بازارەوە کە خەڵکی زیاتر بینەری شاشەکانی تەلەڤیزیۆنە ئێمە بەداخەوە نە لە بوارە هونەرێکیان نە لە بواری نووسینەوەی مێژوەکە ئەم هەنگاوەمان نەناوە و پێم وانیەوە بە ئاسانیش بتوانین لەم چقبەستوێ بینە دەرەوە. بەڵێ سوپاس مامۆستا. مامۆستا ئامینە ئێمە ئەگەر بین مادام کە باسی کورد بکەین کورد خاوەنی بۆ نمونە کەلەپورێکی ڕاستەنەوە لە زووە دەست و پەنجەی لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامەوە لەگەڵ دینا نەرم کردووە ئایا ئەی دین چ ڕۆڵێکی بینیوە ئاینی پیرۆزی ئیسلام چ ڕۆڵێکیان بینیوە لەوەی کە ژنانیش وەکو پیاوان ڕۆڵیان هەبێەوە کۆسب دروست نەبێت لە بەردەمیانە و نەگەنەوە ئاستەی کە هەمیشە گلەیان لەوە هەبێتەنانە نووسینەوەی مێژووی ژنان و بەشداری ژنان و دروستکردنی ڕووداوەکانی ژنان هەمیشە پیاوان گومانی لەسەر دروست بکەن و نیشانێکی پرسیایی لەسەردانە بەڵام ناوبڕێ وەرەکەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. جارێکی تر سڵاو مامۆستا پرسیارم لەسەرەوە کرد ئەی دینە ئاینی پیرۆزی ئیسلام چ ڕۆڵێکی بینیوە لەوەی کە ئەو ڕۆڵ و پێگەی کە ژن هەیەی هەر لە ئەزەلیەوە کە دروست بووەوە ئەوەی کە ئەگوترێ ئەو جیاوازیە نییە لە نێوان ژنان و پیاوانەوە یەکسانەیە ئەم ڕۆڵە بمێنێەوە ئەو کۆسپانی کە لە بەردەمیانایە کۆتایی پێبێت. ئەگەر بێت و ئێمە بەراوردکاریە بکەین لە نێوان ئاینی ئیسلام و ئاینەکانی تر و هەموو ئەحزابەکانی تر هەتا هەموو میلەتانی تر ئەبینین ئافرەتان لە هەموو مێژووە تەنها لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خەلیفە ڕاشیدینەکانە تەواو ڕۆڵی خۆیانیان بینیوە. ئەگەر بێت و ئێستا کەسێک بێت سیرەی پێغەمبەری خوا بخوێنێتەوە سیرەی سەحابە بخوێنێتەوە نابینی لە هیچ شوێنێکە ئافرەتان ون بوو بن بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مشارەکەی پێکردوون لە هەر لە سەرەتای بانگەوازی ئیسلامیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتان لەگەڵ پیاوانە لە خانووەکەی ئەرقەمی کوڕی بەرقەمە کۆیانە کاتۆ بەنهێنی قسەیان لەگەڵاکە پاشان کاچنە مەدینە لە مزگەوتە بە هەمان شێوە کە شوێنی وەرگرتنی علم و مناقەشات و مەجالیسی علمیش بووە لەوێ ژنان و پیاوان بە یەک و گوێ بۆ پێغەمبەری خواگرن و مناقەشاکەن ئەبینی لە پاشان لە جەنگەکانە ژنان بە هەمان شێوە پیاوان بەشداریان یعنی ئەمە ڕۆڵیشی لە ناو نووسینەوەی مێژووی ئیسلامدا ئەم ڕۆڵەش هەر دیارە زۆر بە ئاشکرا کە ئەیبینیت لە هەموو بوارەکان ئابینی ئافرەتان ڕۆڵی زۆر بەرچاویان بینیوە مەسەن لە ڕیوایەتی ئەحادیثە ئافرەتانی کاتی سەحابە بڕۆ سەیری ئەو کتێبانە بکە کەوا تەدوینی حەدیثی تێکراوە بزانێت چەند ئافرەت هەبووە کە حەدیثی گێڕاوەتەوە کە ئەمانەتێکی علمی زۆر گەورەیە جگەلەوە تاکە سەرچاوەی ئیسلام وەکو شەریعەت قورئان بووە قورئان کە کرا بە دوو نوسخەیەکیان لای ئافرەتێک دانرا ئەمە ئەگەر ئەمانەتێکی زۆر گەورە نەبێ و ئیسلام ئافرەتەی بەشایەنی و ئەمانەتە دانەنایەت چۆن شتێکی وایە کرد وانە لە هیچ شوێنێکە نابینی ئافرەت دوا خراپێ یا باس ئەم جەختکردنەوەی تۆ بۆچی هێنیتەوە ئەخۆ ئێمە ئەڵین میلەتێکین سەدان ساڵە پێشوازیمان لە ئاینی ئیسلام کرد و دەست و پەنجەمان لەگەڵ پێدرا و پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و تەسلیمبوون بەو دینە نەرم کردووە ئایا یعنی بۆچی تۆ ئەم ڕۆڵ و پێگە و بایەخەکە لە ناو ئیسلامە باسەکەی بۆ ئێمە لە ناو مێژووی خۆمانە بۆ ژنان گلەیمانەیە بۆ لەولاوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە یعنی هیچ کەم و کورتێکی نییە و تۆ ڕۆڵ و بایەخ و پێەکەی ئەڵەی نەخشێکی دیاریانە بۆ ژنان لە ناو مێژووی ئیسلام مێژووی خۆشمانە مێژووی کوردی شاگەر بڕۆ سیرکە دیارترینی ئافرەتان لە سەردەمی ئەیوبیەکانە بووە ئەیوبیەکان پابەندی تەواوی ئیسلام بوون ئەبینی لە سەردەمی ئەیوبیەکانە ئافرەتی زۆر هەڵکەوتون کە لە بواری علمی و دروستکردنی مەدارس و ئەو ئافرەتانی کە لە سەردەمی ئەیوبیەکانە مەدرسەکانیان کردوتەوە ئیبن خەلەکان و ئیبن ئەسیر و ئیبن سەلاحی شارە زووری ئەمان لە مەدرسەی ئەو ئافرەتانە پەروەردەکراون و گەورە بوون و ئەو ناودار کوردانیان لێ دروست بووە کەواتە هەر لە سەردەمی کوردەواری خۆشمانە ئابینین ئەوانەی کە زۆر پابەندی ئیسلام بوون ئەوان ئافرەتەکانیان تیا دەرکەوتووە قازی محەممەد کە پیاوێکی ناوداری ئیسلامی بووە بۆ قەومەکەی کاتێکە هەوڵیاوە میناخان کە خێزانێتی
لەو سەردەما یەکسەر یەکێتی ئافرەتانی کوردستان دروستەکە ئەمە ئەگەر لەوە و پێش ئافرەتێکی زۆر شارەزا و بتوانە و لێزان نەبوو بێت چۆن هەر یەکسەر لە دروستکردنی دەوڵەتەکە توانێت ئیتیحادێکی نیسایی دروستکە. حەبسەخانی نەقیب کە لە هۆزی حەفیدا لەو بنەماڵە دیندارەیە لەو بنەماڵە گەورە بووە سەرکردایەتی مزاهرەیەکی زۆر گەورە ئەکا و مزەکەرەیە تەدوینەکە و ئیمزایەکە داوای حەقی شعبەکەیەکە ئافرەتێکی دیندار بووە کەواتە ئێمە وەکو دیندار ئێمە وەکو ئافرەتانی کوردی دیندار هیچ گلەیەکمان نییە لەوەیکەوە یعنی لە ئیسلام ئەی بۆ لە مێژوو نووسەکانی کوردەم گلەیەکەن وەڵێن هەمیشە بە عەقڵێکی پیاوانە نووسراوەتەوە یعنی ئایا ئەمە خیابی دین و کەمتر پابەند بوون بووە یاخود دین نەخش و ڕۆڵ و کاریگەری نەبووە یاخود هەر بۆ خۆی پیاوەکان بەو شێوەیە دینیان وەرگرتووە کە نەتوانۆکو پێویست ئیشی پێ بکەن لەناو نووسینە و تەدوینی تاریخیە. ئێمە تەنها گلەیمان لە مێژونووسانی کورد نییە بەڵکو گلەیمان لە مێژونووسانی عەرەبیشە. عەرەبیش پاش فترەیە مەسەلەن لە سەردەمی پێغەمبەری خوا دوور کەوتنەوە ڕۆڵی ئافرەتان وردە کەس بوو باز ناکران هەتا هەندێکەڵێن یعنی پاش فترەیەک لە زەمن خەڵک تۆزە بەلای و قورس بوو کە بچێ لای لە کاتی پێغەمبەری خواوە نەبوو کە لای ئافرەتان بخوێنە و دەرس وەرگرێ و علم وەربگرێ بەڵام لە کاتی پێغەمبەری خوا و سەردەمی خلافی ڕاشی ناوانە بووە کەواتە ئێمە گلەیمان یەکەم ئەکەوێتە سەر مێژونووسانی هەموو میلەتەکان دووهەم گلەیمان لەسەر ئافرەتان خۆیانە بۆ یعنی ئافرەتان بیر لەوە نەکەنەوە کە ئەمانش تەدوینی مێژوو بکەن بۆ یعنی بۆ نینووسنەوە بۆ دانەنیشن چونکە ئەوەی کە زۆر زۆرورە ئێمە هەموو زمانەکانەڵێ نەخشی ئافرەتان لە پەروەردەی میلەتانە گەورەیە وەکوش شعرەکەی ئەحمەد شەوقیش کاڵێ الأم مدرسة إذا عددت شعبا طيب العراقي ئەمە شتێکی بەڵگەنەویستە کە ئافرەتانی هەر میلەتێ باش بوون نەوەکانیان باش دەرەچێ ئەی ئێمە ئەگەر تەدوینی تاریخی ئافرەتانی هەڵکەوتوو بکرایە یەکێک لە ئوسلوبی پەروەردەیە بە قودوە خەڵکی ئێستش کچانی ئێمەش کچانی لەمە و دوش چاویان لەو ئافرەتە هەڵکەوتوانە ئەکرد زیاتر ئێمە ئێستش بڕۆ بپرسە لە ناو مەکتەبەکانە حەبسەخانی نەقیب کێ و چی کردو چی نەکردو میناخان کێیە نایناسن ئافرەتانمان نایە ڕێکخراوەکە و ناوی ڕێکخراوی عادیلە خان عادیلە خانی نزیکەی 100 لەمەوبەر کە ڕۆڵ و کاریگەری هەبووە لە جێگەی وەسمان پاشا لە هەڵەبجا ئەگەر بە فەرمیش قایم قاونەی بەڵام دەست ڕۆیشتوو و ڕۆڵێکی گرنگی بینیوە ئایا لەم ماوەیەدا لە ماوەی ئەم 100ی ڕابردوودا ئەم ژنانە لە نمونەی عادیلە خانم لەناو مێژووی سیاسی کووردا وەکو پێویست بایەخیان پێنرەوە خیابیانەیە ئێوەتانوێ بڵێن ئەمانە خیابیانەیە یاخود ئەوە هەر پیاوانە ئەیانوێ ئەم ڕۆڵە لاوازکەن و کەم بایەخیکەن ئێمە ماڵین ئافرەتان بوون هەر هەڵکەوتوشیان زۆر تیا بووە بەزەوانی کە زۆر دیار بوون نەخشیان دیار بووە ئەوانە تۆزیانی هێنراون و باسکراونیش بەوش وەکو هەنی باسمان کرد باسکردنێکی زۆر کەم بەڵام ئەکرێت ئێستا کە لەناو ئافرەتانی کوردستانە چینێکی ڕۆشنبیر چینێکی خوێنەوار هەڵکەوتووە ئێمە ئەو ئافرەتانانی کۆنمان لەبەرەوە کە باگشتی ئافرەتان خوێنەواریان کەم تیا بووە لەبەرەوە کەمتر هەڵکەوتیان تیا بووە بەڵام ئێستا لەبەرەوە خوێنەواری زۆر بووە وەسایلی وەرگرتنی علم زۆرە ئەکرێ لە مۆلا مەسن ئیش لەسەرەوە بکرێتەوە ئافرەتان لە هەموو بوارەکانە هەڵکەوتیان تیابێت بە بڕوای تۆ یعنی ئەوەی تۆ لە کێڵگەی دینە یا ئاینی ئیسلام ئیشەکەی بەتایبەتی لە بواری ئافرەتانە توێژینەوە و نووسینتانەیە یعنی بۆ خۆی ئاین پشگیری ئەوەکەوە ئیسلام پشگیری ئەوەکە ئەبێ ڕۆڵی ئەم ئافرەتانە نادیدە نەگیرێ و ئەبێ ڕۆڵیان هەبێ و حزوریان هەبێ و هەمیشە ئامادەگیان هەبێ لە ناو مێژووە و ئەو ڕۆڵەشی کە بیانە زوڵم و ستەمیان بەرامبەر نەکرێ و پیاوان وەکو خۆی باسی بکەن یعنی ئەمە بۆ خۆی ئاینیش پشگیری ئەمە کات ئاین زۆر پشگیریەوە زۆر جاچکە باسەوە کرێ کە بازەوەکە کە ئاین تۆمەتبارەکرێ بەرامبەر بەوەی کە ئافرەتان یعنی لەبەرەوەی ڕەگەزێکی جیاوازەوە لەبەرەوەی لە دینە هەندێک شتی ئافرەت حرام کراوە لە بەرامبەر پیاوانە ئەبێ ئەو ڕۆڵەشیان کەمتر باس بکرێەوە نووسین و توێژینە و خەڵکی زۆر قسە لەسەر و باس و بابەتەکە ئێمە گەر بێت و زۆر بە کورتی چونکە ئەم پرسیارە جوابی زۆر هەڵەگرێ گەر زۆر بە کورتی باسی بکەین قسەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی کە فەرموویەتی النساء شقائق الرجال ڕێک دوولەتی یەک بابەتن دوولەتی یەک سێون پیاوان و ژنان وەکو یەک خوای گەورەش کاتێکە لە قورئانە باسی مەریەممان بۆ ئەکات وانە باسی ئاسێژنی فرعونمان بۆ ئەکات باسی ڕۆڵیان باسی دایکی مەریەممان بۆ ئەکا و ڕۆڵی لەسەر پەروەردەکردنی مناڵ باسی خێوەک و خێزان باسی خێزانی عیمرانمان بۆکە وەکو نمونە هێنانەوە
آخر زۆر مهمە ئەمە پێویستە سرنج بدرێ. خوای گەورە فەرمێ وضرب الله للذين مثلا للذين آمنوا امرأة فرعون. هەر هەمان ئاەتی پێشوو ئەفەرمێ وضرب الله مثل الذين آمنوا ومريم ابنة عمران. خوای گەورە نمونەی دوو ئافرەتی بۆ هەموو پیاوان و ژنانیە ناوەتەوە، بۆ هەموو ئومەتی ئیسلامیە ناوەتەوە بە دوو ئافرەت، کەواتە خۆی نمونەی یعنی بێت چاوی لێ بکرێ. اینجا باسی ئەم دوو ئافرەتەیشی لەناو قورئانا کردووە. کەواتە قورئان کە کەلامی خوایە، خوا ڕۆڵی ئافرەتانی نادیدە نەگرتووە، بەڵکو لەسەرەوەکو پێشەنگ دایانەنێ. بەڵێ دکتۆرە سۆزان ئەگەر بێت و بۆ نمونە ئەوەی کە مامۆستا باسی کرد بۆ نەوە باسی ڕۆڵی دین کە هیچ ڕۆڵێکی نێگەتیڤی نەبینیوە لەوەی کە ژنان لە پێشەوە بن و بەشداریانە بێت لە نووسینەوەی مێژووە، بەتایبەتی ئەمە مێژووی کورد باسەکەین لەو ماوەی 100 ساڵی ڕابردووەدا کە سەردەمێک وەتایبەتی لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە لەو کاتە کە هاتیاسەکانی ڕۆشنگەری ناسیۆنالیزم نازانم ئەوەی معریفەی سەقافەی کوردی و ئەپسمۆلۆژیا گەشە ئەکات و ئەگەشێتەوە. یعنی لەم کاتانەدا ئێمە ئەبینین ئافرەتانیش هەبووە ڕۆڵیان هەبووە. ئەگەر بێت و ژنان خۆیان ئەم مێژویان بنووسایەتەوە چۆن باز لە ڕۆڵی خۆیانەکەن. خۆ تۆ کە نمونونەکەی مەسوولەی ئەردەڵانیە ینیتەوە کاتێک کە مێژووی ئەردەڵانەکان باسەکە بەشێکی زۆری باسی سیلسیلەی پیاوەکانی میرشینی ئەردەڵانەکە یاخود ئەوانەی قاجاریوینەکانەکە کە لە ناوچەکەدا هەبوون لە سەفەویەکانیان لە ناوچەکە. ئەگەر ژنان باسیکەن خۆی چۆن باسکە خۆ مەستورە نەهاتووە هەموو ڕۆڵەکان کا بە ڕۆڵی ژنان. یا ئێمەگە بە لۆژیکیش قسە بکەین. مەبەستمان لە نووسینەوەی مێژوو لای ژنیان قەڵەمی ژن چیە لە نووسینەوەی ینی ڕۆڵی ژن چیە لە نووسینەوەی مێژووە. ئەم هاتووە مێژوویەکی تۆمار کردووە کەواتە مەسوورە مێژوو نووسە، مێژوو نووسێکەوە کەڕێک لە مێژوو نووسە گەورەکانی گرنگە. ژنێک لە وڵاتێکە کە ڕێژەی نەخوێنەواری ئێجگار زۆرە کە کچان ناچنە بەر خوێندن، کە خوێندن شتێکی نامۆیە بە کۆمەلگایەک لە سەردەمێکی کۆنا ژنێک دێ مێژوو تۆمار ئەکا بۆ خۆی کارەکە گەورەیە. چۆن ئێمە شانازی ئەەکەین بە شەرفخانی بەدلیسیەوە کە مێژوو نووسێکی گەورەی کۆنی کوردە و مێژووی تۆمار کردووە، بەم شێوازە بەم حەجمەش ئەبێ شانازی بکەین بە مەستوورەی کوردستانیەوە کە لە سەردەمێکا مێژووی بۆ ئێمە تۆمار کردووە. ژن ئەلفوبێی نەزانیوە، نەخوێنەوار بووە، گرنگی کارەکە لەمەیە. ئاین چ ڕۆڵێکی بینیوە، ئاین ئەگەر وەکو خۆی دژایەتی ئەم کاری نەکردبێ بە خراپ تەفسیرکردنی ئاین ڕۆڵی هەبووە لە کشانەوەی ڕۆڵی ژن لەم بوارەیە، تێگەیشتنی خراپ، تەفسیرکردنی خراپ. بۆ نمونە لە دوای جەنگی جیهانی یەکەم کاتێک کە قوتابخانە دروستەکرێ لە مێژووە باسەکرێ ئەڵێن ئەچوون لە خەڵک ئەپارانەوە ئەیانوت خوێندەواری هیچ خراپەیەکی نییە بۆ کچان تاوەکو کچەکانیان بنێرنە بەر خوێندن. پیرەمێرد زۆر جوان باسیەوەکە ئەڵێ خەڵک چی ناناردە بەر خوێن بۆی نەکە کاغەزی عاشقانە بۆ خۆشەویستەکەی بنووسێ. ئێمە بیرکردنەوەکانمان بۆ خوێندن و خوێندەواری بەرتەسک بووە. کەواتە کەلتور سنتەر بووە لێرەدا. بێگومان کەواتە کەلتور ڕۆڵی گەورەی بینیوە بە خراپ تەفسیرکردنی ئەمە ڕۆڵی گەورەی. ئەگەر نا بۆ نمونە ئێمە لە دوای جەنگی جیهانی یەکەم ژنێکەیە بە ناوی نەجیبەخانەوە باسەکرێت لە مێژووە 12 فەقێی هەبوو، مامۆستای 12 فەقێ بووە، دەرسی شەرعی و زانستی پێوتون، یعنی کەواتە ڕێژەیەکی باشی لە خوێندەواری و زانستی شەرعی بڕیەوە بۆیە وانەی وتۆتەوە. بەڵام ئەم ناوانە زۆر کەمن لە نخبەیەک لە چەند بە پەنجەکانی دەسەژمێرێن، زۆر کەمن. ئێستا ئێمە بینین خەڵکێکی زۆریش بە تایبەتی ئەوانەی لە سەردەمی نوێی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا یاداشتەکانیان نووسیوەتەوە بە تایبەتی ئەوانەی کە سەردەمی پێشمەرگایەتی و خەباتی شاخ یاخود ئەو یاداشتانی بۆ نەگەر ئێمە لە ڕەفیق حلمی و تۆفیق وەهبی و ئەوانەوە باسیکەین دوای بین بۆ سەردەمی دروستبوونی ئەحزابی سیاسی لە ناوەڕاستی چلەکانی سەدەی ڕابردوو، دوای ئەوە بینەوە بۆ شەستەکان بۆ دەستپێکی شۆڕشی ئەیلول هەفتاکان شۆڕشی نوێ و نسکۆ و هەراس. یعنی بە بڕوای تو ئەم یاداشان ئێوەکو مامۆسای بواری مێژوو لە ئاسی پیوسە ئەمانیش نەهاتوون ڕۆڵی ژنانیان باز نەکردووە کە لە پشتی پیاوانەوە سەرکەوتنەکانی پیاوان بوونیوە یاخود هەر ژنان لە سەنگەرەکانی شابوون و هاوشانی پیاوان جنگاون بەرامبەر بە دوژمنەکانی کورد. ژنانی کورد بە شاهێدی هەموو ئەوانەی کە نووسیویانەتەوە، ژنانی کورد سەرباری ئەوەی کە ئەرکی ماڵەوەی جێبەجێ کردووە لەگەڵ پیاوانەشان بەشانی پیاوان ئەرکی دەریشی جێبەجێ کردووە. لە هەموو بزوتنەوە ڕزگاری خوازەکانی کووردا ژن ڕۆڵی هەبووە.
ئەگەر مێژوویەکی زۆر کۆنیانی باز نەکەین ئێمە لە دوای با بڵێن لە 1920ەوە ئەگەر بگرین لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە زۆربەی زۆری ئەو خۆپشاندان و ڕاپەڕینانی کە لە عێراقی نوێیە دروست بووە ژن تایە بەشدار بووە بۆ نمونە لە کەرکووک لە ڕاپەڕین و خۆپشاندانی گاورباغیە ژن بەشداری نزیکەی 70 ژن دەستگیر کراون لە ئەنجامی خۆپشاندانە لە دوای ئەوە ژنانی هەولێر بۆ پشتگیریکردن لە ژنانی کەرکووک خۆپشاندانیان ئەنجام داوە لە مای 1940 لە سلێمانی ژنان خۆپشاندانەکەن و ڕۆڵێکی بەرچاویان ئەبێ لە دروستبوونی پارت و کۆمەڵ و ڕێکخراوەکانە ژنان ڕۆڵێکی ئەجگار گەورەیان هەبووە لە دروستبوونی هیوایە پارتی هیوایە ژنان ڕۆڵیان لە دروستبوونی ژێکافلقی سلێمانیە ژنان ڕۆڵیان هەبوو لە ڕۆشنبیری و کۆمەڵایەتیەکانیشە ژنان ڕۆڵیان هەبوو بەڵام ئەم مێژووە وەکو خۆی تۆمار نەکراوە تەنها ناو هاتوون تەنانەت لە سەردەمی ئێسایە بۆ نمونە ماوەیەک پێش ئێستا تێزێکی ماستەر لە زانکۆی سلێمانی لەسەر شاری سلێمانی نووسرا من یەک لە ڕەخنەکانەوە بکەوتم بە دیدێکی پیاوانە نووسراوە ئەوتیان لەبەرەوەی خۆی پیاوە بەڵام ڕاستە خۆی پیاوە تۆ باس لە شارێک ئەەکەی ناکرێ ڕۆڵی ژنان لەم شارەیە نادیدە بگری باس لە ڕێژەی خوێندەواریەکی لەم شارەیە کە چەند ژن ساڵانە دارالمعلیماتیان تەواو کردووە ناکرێت تۆ ژنێک نەدۆزیتەوە چاوپێکەوتنێکی لەگەڵ نەکەی چی لەگەڵ پیاوەکانە چاوپێکەوتن بکەی لەگەڵ ژنەکانە چاوپێکەوتن نەکەی لە کاتێکە بەدەیان ژن هەم لە بزوتنەوەی ڕزگاری خوازی لە بوارە سیاسیەکە لە بوارە زانستیەکە لە بوارە ئابوووریەکە کۆمەڵایەتەکە ژنمان هەبوو ڕۆڵی هەبوو تۆ بۆ نایی ئەم مێژووە تۆمار بکەی تۆ بۆ نایی دەرگا بە دەرگای سلێمانی بگەڕی ئەم ئەرشیفە کۆ بکەیتەوە تۆ کاتێکە لە سەر شارێک ئەنووسی پێویستە پێبەپێی نووسینەوەی مێژووی پیاوان مێژووی ژنانیش نادیدە نەژیرێ سپاس مامۆستا ئامینە ئەوەی مامۆستا سۆزان ئاماژەی پێکرد یعنی ئەم هەموو ڕێکخراوەی ژنان کە دروست بوون بە تایبەتی خۆتۆ باسی ڕێکخراوی بۆ نەژنان لە سەردەمی کۆماری کوردستانەوە قازی محەممەدەوە کرد نزیانی ڕێکخراوە ژنانیەکانیش بۆ نزیکەی 6 بۆ 7 ساڵە ئەمانیشن ئەم ڕێکخراوانە چۆن بوون بە بەدیلی ئەوەی کە مادام هەموو ڕێکخراوێ ئەگە بڕیار بێ کە دروست بێ لەناو بزوتنەوەی ڕزگاری خوازیە لە هەموو توێژەکان پیشەیەکان قوتابیان مامۆسان لاوان ژنان ئیش بکەن لەو بوارە کە ئەو توێژە ڕۆڵ و کاریگەری و پێگەیان دەربخرێ ئەی بۆ ئەم ڕێکخراوانە نەیانتوانی ببنە بەدیلەوەی کە مامۆستا بۆ نمونە باسی ئەو کەم و کورتیانەکە بۆ هەتا ئەم چرکە ساتش کە ڕێکخراوەکانی ژنانەی و زۆرترین قسە لەسەر ژنانەکەن و ئەو زوڵم و ستەم و ئیستیبدادەی کە لەسەر ژنانە بێ یعنی بۆ ئەمانە نەبوونە بەدیل وڵای بێ بە دوای هۆکارەکانیانە بگەڕین ینی بە تاکید نەبوونەتە بەدیل بەڵێ ئافرەتانی هەڵکەوتومانە بۆ کووتمان میناخانە لە بیدایەتەوە لەگەڵ دروستبوونی کۆماری مەهاباد و ئیتحادی ئافرەتانی دروست کردو بە دوای ئەوە زەکیە خان چۆ شوێنی بە دوای ئەوە مەسن حەفسە خانی نەقی بە هەمان شێوە ئەمانە بووە کاریان کردووە بەڵام لەگەڵەوەیشە ئافرەتان وەکو پیاوان نین پیاوان بڵێن هەر ئەوە کاریانە ئافرەتان بە بەسی ئەوە کاریانە چیە مەسەلەن کاریان لە دەرەوەی خێزان کاریان بۆ میلەتەکەیان کاریان لە کاری دەرکەوتن کاتە کە کاریانی تر بۆ گلەیان لەکەن ژنانیش بۆ خۆیان لە ماڵەوە و پیاوانیش لە دەرەوە نەنا منیش واڵم ئەڵم ئافرەتان لەگەڵ ئەوە کە ئەم کارانیان کردو بۆ شێوە لە مێژووە هەڵکەوتون کارێکی زۆری تااقەت بڕوکێنی ماڵەوەیان هەبووە یعنی بەڕاستی بەیانیان کاروباری ماڵدەست پێەکە هەتا نیۆڕۆ نانی نیۆڕۆ و پاشان بێدەنکردنی مناڵ و خەم خواردنی مناڵ و جل شۆردنیان و ماڵ حازرکردنیان و میوان بەڕێکردنیان و ئەم ئافرەتانە بەتاکید کە دەرکەوتون و کاری ڕێکخراوەیان کردو و کاریان کردو بۆ نەتەوەکەیان و دەرکەوتو بوون بێگومان ئەم کارانەشیان هەر کردووە بێگومان ئەم کارانەشانی کارەکانیان زۆرترە بەڵام مەشروعەکانیان ئیشەکانیان وەکویست نییە بۆ بواری ژنان کە ئەگەر ئەوەی کە گلەی ئێوە گلەیەکەن کەواتەوەکو لە ئاستی پێویستانە بووە بەڵێ لە ئاستی پێویستە بووە وەکو خۆیان کاریان کردووە بەڵام یارمەتی نەدراون مەسەن یارمەتی نەدراون کە مەجالێکیان بۆ بکرێتەوە لە مێژووە بابەتەکانیان تۆمار بکەن بینووسن باز بکرێن ئەوان نەپیاوان هاتوون شتەکانیان بنووسن و تۆماری بکەن و باز بکرێن نە ئافرەتان وەکو خۆیشیان مەجالێکیان هەبووە کار لەسەر ئەم ئیشانەی خۆیانیان بکەن کاتە ئەکرێ ئێمە دیسانەوە بڕۆمەوە سەر ئەو پرسیارەی سەرەتا کردم بەشێکی ئەو پێکاتە سایکۆلۆژی و فسیۆلۆژی کە ئافرەت بۆ خۆی هەربوونیەکیە تۆ خۆت ئیشت زۆر لەوانە کردەوە زۆر لە بەرنمەکانی تریشا بینیمە قسەت لەسەر ڕۆڵی ئەوە توانە و تاقەی ئافرەت و ئەوەی کە حەقی نێوان پیا و ئافرەتەوە مافی پیا و ئافرەتە قسەتان لەسەر ئەوە زۆر بۆ توێژینەوەشتان هەبووە
یعنی ئەمە بۆ خۆی هەر حدودێکی دیاریکراوی ئافرەت نییە و ئیتر نابێ ئێمە پێویستە ینی ئەوەندە سەرکۆنەی پیاویش نەکرێت کە بڵێن بەرامبەر زۆڵم لە ژنانەکەن و ڕۆڵیان نادی داگرن. نا ئافرەتان هەرەوە شوێنیان نییە. ئێمە ئەگەر وەکو ئیسلام سەیری بکەین حەقی ئافرەت یعنی ئیشی کاروباری ناوماڵ ئیشی ناوماڵ کاری ئافرەت نییە. کاری ئافرەت نییە، ئافرەت واجب نییە لەسەری کاروباری ناوماڵ و چێژ لە ئەمە بۆ هەموو قۆناغەکانی ڕابردووی مێژووش ڕاستە یا هەر بۆ ئێستا کردوێتی وەکو عرف لەسەری واجب کراوە. ئەم کارانیشی کردو کارەکانی تریشی کردووە، بەڵام وەکو ئیسلام ئەگەر سەیری بکەی ئێمە لە ئیسلامە ئافرەت ینی پێدراوی زۆرترە، ئستحقاقی زۆرتر لە ئافرەتان ونە نایبینن نازانن پێی نازانێ کەم حەقی خۆیەتی لە ئیسلامە و پێی نەدراوە. لەبەرەوە کاتێک کە ئافرەتان ئەم کارەی خۆیان ئەکەن لەگەڵ ئەوەی شاکارەکەن بۆ میلەتەکەیان لە بواری نووسینە، لە بواری ڕێکخراوەیە، لە بواری یارمەتیدانە، هەموو ئەمانە لە بواری تەعلیمیە هەموو ئەمانیان کردووە، یعنی ڕۆڵەکەیان زۆر زیاترە، حەقی پێزانینیان زیاترە. بەڵام لە کاتێکی شابینی ئێستا بڕۆ مێژوو نووسە تازەکان مێژۆکانیان بخوێنەوە یا داشتەکانیان بخوێنەوە ئەڵێ ئافرەت لە ژیانیانە هەر نەبووە. مامۆستا سۆزان ئەم حەقە زیاترە کە مامۆستا ئامینە ئاماژەی پێکا ئێوە وەکو توێژەرەکانی بواری مێژوو لە زانکۆکانداوە هەم وەکو ڕەگەزی مێینەش کە خۆتان لەو بوارانە ئیشەکان و ئیژە سەرنووسی ئێوە چی پرۆژێکتانەوە چیتان کردو بۆ ئەوەی کە ئەم گلەی و ڕەخنانەی هەتانە لانیکەم خۆتان هەندێکی بەرپرسیاتی هەندێکی هەڵبگرن؟ بەڵێ بەرپرسیارەتیمان هەڵگرتووە و هەڵی شێگرین و دانیشمان پیاناوە بەسم لە ئاسە نوخبەویەکایە مامۆستا. بەڵام پێش هەموو شتێک حەزەکەم یەک شتە پێ بڵێم، نووسین بۆ خۆی بەهرەیە لای پیاویش و لای ژن. ئەم بەهرەیە ڕەنگە لای پیاوێکی ژنە بێ، ڕەنگە لە ڕووی گوتارەوە کەسێکی لێ هاتووە بەڵام نتوانێت 4 دێر بنووسێ، ژنیش بە هەمان شێوە. ئەم بەهرەیە بە چی پەرەی پێ ئەدرێ، ئەمە بێ ئیشی لەسەر ئەبێ کاری لەسەر بکرێ. خۆ ئەم بەهرەیە لای تۆ لاوازە لای کەسێکی تر بەهێزە ئەبێ بە پەروەردەکردنی زانستی ئەم بەهرەیە تۆغ بکرێتەوە، کاری لەسەر بکرێ و گەشەی پێ بدرێ. پیاوان ڕەنگە دەرفەتێکی زیاتریان هەبوو بێ بۆ ئەوەی ئەم بەهرەیە خۆیان دەرخەن، ژنان کەمتر وەک مامۆستا ئاماژەی پێدا لەبەر ئەوەی ژنان سەرباری ئەوە کاروباری تریان هەبوو، بەڵام ناکرێ ئێمەش ئەمە بکەین بە بیانوویەک بەوەی کەوە ژنان نەیانتوانیەوە بە پێچوانەوە ژنان توانایەکی زۆر زیاتریان هەبوو لەمە، هەم کاری لە کاری ماڵەوەش سەرکەوتو بوون و هەم توانیوانە کاری دەرەوەش ئەنجام بن و لە نووسینەوەی مێژوشە ئێستا بەشێکی زۆر لە کچان و ژنانی ئەم وڵاتە ساڵانە ماستەر و دکتۆرا نووسن و مێژوو ئەنووسنەوە و ئێمە لە هەموو شارەکانی کورسانە زانکۆمانەوە بەشی مێژوومانەیە، خەریجی مێژوومان هەیە. بەڵام لە دوای ببوورە لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەتی تۆ پێشتریش باسێ کرد، لە دوای ڕاپەڕینەوە ئەم شێوازە گۆڕانکاری بەسرا هاتووە لە سای زانکۆکانی هەرێمی کوردستان و ئەو بەشانەیە وەدرووە بڵاوبوونەوە ئەو هوشیارەی کە ژنان لە قۆناغەکانی ئێستادا هەیەە بەرامبەر بە مافەکانی خۆیان. بەداخەوە ئەکرێ بڵم لە ڕووی ڕێژەییەوە گۆڕانی بەسەرا هاتووە، گەنا لە ڕووی نەوعیەوە گۆڕانی بەسەرانە هاتووە. بۆ ساڵانە ڕێژەیەکی ئێجگار زۆر کچان لەم زانکۆیانە تەخەڕوجەکان و لەم بەشانە دەرئەچن، بەڵام زۆر بەدەگمەن ئەبینین کچێک یان دوو کچ یان سێ کچ لەم بوارە دەرکەوێ بتوانێت بێ بە توێژەرێکی سەرکەوتوو. تەنها ئێمە بۆ ئەمی کە دەرچوانی ئەم بەشانە تەنها بۆ وەرگرتنی شەهادەکەیان و دواتر کە ئەگەڕێنەوە ماڵەوە ئیتر هەرێکیان بە ژیانی ئاسایی خۆی ئەگرێت و ئەم ڕێچکەیە ون ئەکا. دەگمەنن ئەوانەی کە لەسەر ڕێچکەکەی خۆیان بەردەوامە بن و کاری مێژووی ئەنجام بدەن و ئەبن بە باحث و توێژەری مێژووی. ئەمە بەشێکی زۆری ئەتوانم بڵێم کۆمەلگە لی بەرپرسیارە، خێزان لی بەرپرسیارە و دواتریش تاک خۆی لی تاکی ژن خۆی لی بەرپرسیارە. لە خێزانێکە کاتێک کچێک بەم شێوازە پەروەردەکرێکە خوێندنی بۆ چییە و پاشە ڕۆژی ئەو هەرماڵ و خێزان و بەخێوکردنی مناڵە، ئەمە هەستێکی نامۆبوون لای ئەم کچە دروستەکاوە لەگەڵ یا گەورە ئەبێ. بۆیە کاتێک کە گەورە بێ دێتە ناوەندی دواتر دێتە زانکۆ، ئەم هەستە لەگەڵ یا گەورە ئەبێ. بۆیە ببینێ لە هۆڵەکانی خوێندنە لە زانکۆیە ئەوەندەی کوڕان مناقەشە و گفتوگۆکە لەسەر بابەتێک کچان گفتوگۆ ناکەن، هەندێک جار بابەتەکە پێیوەستە بخوانەوە، زۆر جار ڕەخنیان لێگرم پێیوەستە بە خودی ژنان و کچانەوە کەچی هەڵناسن دیفاع لە خۆیان بکەن، بەرگری لە خۆیان بکەن.
بۆ هۆکارەکەی لە خێزانەوە بەم جۆرە پەروەردەکراوە ئێمە بڵین بۆ هەموو خێزان و کچێ ڕاستە ئەی پێ دوانیە و بۆ چوونیتەوە بۆ چوونێکی من بە شێوازێکی مطلق قسە ناکەم لەسەر هەموو خێزانێک نەخێر من بە شێوازێکی ئام قساکەم دواتر سیستمی پەروەردە و خوێندن لە وڵاتەیە وایە ئێمە لە جیاتی ئەوەی کەسایەتیەک دروستکەین کە بتوانێت تعبیر لە خۆی کە ئەمە تووتیەک پێ ئەگەێنین لە ناوەندی و دواناوەندیە ئەمە بەس خەریکی دەرخکردن و لەبەرکردنی لاپەڕەکانە دواتر کاتێک کە دێتە زانکۆ هەستەکە زانکۆ بۆ ئەوە دێ شتێکی تازە ببینێ بەڵام لە زانکۆ شتێکی تازە نابینێ بۆیە تەنها خەمی ئەوەیەتی بخوێنێ دەرچێ شادەیەک بەدەست بێنێ و دواتر بچێتە ژیان ڕێکخراوەکانی ژنان دکتۆرە سۆزانانی ڕێکخراوەکانی ژنانیش خۆیسە کۆمەڵی ڕێکخراوی زۆرێ و قسە لەسەر ئەوەکەن کە ئەو نابەرامبەری کۆمەڵایەتی لە نێوان پیا و ژنا هەیەوە لە مێژوشدا لە ڕابردووە هەبوو ڕەخنەیەکەنەوە بە دیدێکی جیاوازترەوە لە پیاوان هەڵیە سەنگێنوە ڕێکخراوەکانیشیان ساقەکەنەوە بەرچاون لە سەر شاشەی میدیاکان ئەی باشە ئەمانە نەیانتوانیوە جیاواز لەوەی تۆ کە باسیەکە ئەڵێ خێزانەکان بارێکی دەرونی و کەشێکی دەرونیان بۆ کچەکانیان دروست کردووە بۆی هەمیشە ئەو هەستەیان لا دروست نەبێ کە بتوانوکو کوڕان بێنە مەیدان ئەی خۆ ڕێکخراوەکان زۆرترین ئیش لەسەر ئەوەکەن و قسە ئەکەن بۆ ئەمانە نەیانتوانی و لە ماوەی نزیکەی بە 30 ساڵ ئازادی خۆمانە لە دوای ڕاپەڕینەوە ئەمە دروست بکەن بەداخۆ من بۆ خۆم ینی ڕخنم زۆرە لەسەر ڕێکخراوەکانی ژنان هێندەی کاریان لەسەر شتا ڕووکەشەکان کردو هێندە کاریان لەسەر جەوهری مۆزوعەکان بابەتەکان نەکردووە بۆ نمونە هێندەی هاتوون جەختیان لەسەر یەکسانی نێوان ژن و پیا و کردوتەوە لە هەندێک بوارە هێندە نەهاتوون لەسەر جەوهری ئەم یەکسان بوونە لە کایەکانی ترا وەرگرن بۆ نمونە کاریان لەسەر وشارکردنەوەی کۆمەلگە نەکردوتەوە جارێ پێش هەموو شتێک ژنیان وشار نەکردوتەوە بەرامبەر بە مافەکانی خۆیان ئەمانە کۆمەڵێک ساڵانە کۆمەڵێک کۆنفرانس کۆمەڵێک دیدار کۆمەڵێک بابەتی لەم جۆرە سازەکەن بەبێ ئەوەی بگەنە هیچ دەرەنجامێک بەبێەوەی هیچ نەتیجەیەکیان هەبێ بەبێ ئەوەی هیچ دوایە ئەمەش گرێدراوێکی ئەو هەموو ڕەخنە و نەقدانەیە کە ئێمە لە مێژوو ڕابردوومانێکی نەڵێن پیاوان بەو شێوەیە بۆ ژنیان ڕوانی و ژنان وەک پێویست قەڵەمەکانیان دیار نەبوو بەشداریەکانیان لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازیە نەبوو ئەمەش هەر درێژکراوەی ئەو واقعەیە لە ناو کەلتوری کوردیە ئێستا تا ڕادێک جیاوازە چۆن جیاوازە ڕێکخراوەکانی ئێمە بەداخەوە درێژکراوەی یان با بڵێن پاشکۆی حیزبەکانن هەر ڕێکخراوێک لەسەر پاشکۆیەتی حیزبێکە لەسەر پەیڕۆ پرۆگرامی حیزبێک کارەکە پارتێک کارەکە لە نێو پارتەکانە بایەخ بە هەندێک ژنە درێ ڕەنگە لەگەڵ ڕێزماتەبن بۆ هەموو ژنانی کە لە نێو پارتەکانە یشەکەن ڕەنگە توانای ئەو تۆنە بەهرەیەکی نەبێ لەو بوارێ بەڵام لەبەرەوەی سەر بە پارتەکەی هێنرێتە پێشەوە لە ڕێکخراوەکانە ڕێکخراوێکی بۆ دروستەکرێ بە سەرۆکەکرێ بە سکرتێر کە ڕەنگە نەتوانێت دوو دێڕ دەستێکی نووسینی نەبێ خاوەن قەڵەم نەبێ لە کاتێکە لە بەرامبەر ڕەنگە کۆمەڵێک ژنی بەهرەمەند و بەهرەدار هەبن لەبەرەوەی سەر بە پارتێک نین لەبەرەوەی سەر بە ڕێکخراوێک نین ئەمانە پشتگوێ خوێن و وەلایەنرێن سوپاس دکتۆرە مامەستا ئامینە ئەوەی کە ئەو باسیەکە لەسەر ڕێکخراوەکان خۆ باشە ئێوەش کاری ڕێکخراوەکەن و ڕێکخراوتانەیە یعنی ئێوە چیتان کردووە بۆ ژنان و ئەو ڕەخنانەی ئێستا خۆشە لەگەڵ ئەوە کۆکن لە مێژووی ڕابردووە کە بەرامبەر بە ژنان جۆرێک لە یعنی نەعەدالەتی هەبووە ئەی ئەم ڕێکخراوانەی ئێوە چی بارێکی لاریان ڕاست کردوێتەوە وەتوانی وتانە ئەو فەراغانە کامانن کە هەیە و بتوانن پڕی بکەنەوە بۆ ئەوی تر کەمتر گلەیەکان کەمتر بێ و قۆناغێکی تازەتر و جیاوازتر بێتە پێشەوە لە ناو بزوتنەوەی ژناندا ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان بەڕاستی هەر لە هەموو یان بەگشتی تریش هەر ڕێکخراوەکانی ژنان نزیک لێ هەموو هەوڵێکمان ناوە بۆ ئەوەی کە زانیومانەکە لە ڕێگەی نووسینەوە ئینسان نەتوانێت کار لەسەر فکری ئافرەتانیش و پیاوانیش و خێزانەکانیش بکە لەبەرەوە ئێمە زۆرتر ڕوومان کردوتە توێژینەوەکان ئێستا چەند توێژینەوەیەک تقریبان 6 توێژینەوەمان بە چاپ گەیاندووە و لە ناو بازاڕایە لەسەر بابەتەکانی ئافرەتانە مەسەلەن تەلاقە مارەیە ئەمە ئەو مافە جەوهریە کە دکتۆرە سۆزان ئاماژەی پێکاڕێ وەک پێویست نەکراوە لە ڕووی جەوهری وە قسە لەسەر قەزی ژنان نەکراوە بەڵام ئێمە محاوەلاکەین ئەوە بکەین لە نووسینەکانمانە زۆرتر لەو بارانە ئیشەکەین ئافرەتانی ژانی پێویستە زۆر کەلێن هەیە مەسەن ئێمە محاوەلاکەین بواری نووسین بکەین و توێژینەوەکانمان بخێنە ناو خەڵک لەسەر فکری خەڵک ئیش بکەین ئەکرێت قسە لەسەرەوە بکرێت لە بەشی زانایان و فتووە بەستەنها پیاوان نەبن چونکە زۆر کاریگەریە لەسەر کۆمەلگە و لەسەر دیدگای کۆمەلگا چونکە ئەوان بڵێن تەوجیهی دیدگای کۆمەلگاکەن پێویستە ئافرەتان لەوێ غایب نەبن ئافرەتان هەبێ لەو شوێنانە وەزارەتی ئەوقاف یعنی زۆر ضرورە
من وەکو فکرەیەک ئەڵێم یعنی چۆن پیاوان لە ناو مزگەوتەکانە تەعین نەکرێن هەقا ئافرەتانی شەرع ناس لە ناو مزگەوتەکانە تەعین بکرێن بۆ ئەمە بۆ لە ناو مێژووی ئیسلامە ئەمە شتێکی واریدا لە ناو مزگەوتەکانە هەبووە کە تۆ ئێستا یعنی لە ناو مزگەوتەکانە نەبووە بەڵام ئافرەتانمان هەبووە فتوای لەگەڵ گەورەترین پیاوی مفتیە ئیمزای ئەو وەکو سەکینەخان ئیمزای ئەو لەگەڵ گەورەترین پیاوی مفتیە لەسەر مینەکان بووە لەسەر بابەتەکان هەبووە ئافرەتانمان هەبووە هەر لە مێژووی کوردی خۆشمان ئافرەتان هەبووە وەکو مامۆستاش باسی کرد فەقی هەبووە و دەرسی و تۆ شەرع ناس بووە بەڵام ئەوەی کە من ئەڵێم یعنی وەکو حەقەوە کەلێنێکە لە ناو مزگەوتەکانە ئافرەت هەبێ تعینیش بکرێوانەی کەوا شەرع ناسن بۆ وتنەوەی شەرع بە ئافرەتان بۆ تێگەیاندنی خەڵک لە بواری دینەکەیانە جگەلەوە ئافرەتانمان هەبێ مەسەلەن هەروەکو مەسەن مامۆستا ئێستا کە مامۆستایەکی مێژووە حەقە تەوجیهی ئافرەتانی خۆی بکە ئەو کەس ئەو تەلەبانێکەوە دەرسیان پێ ئەڵێن کە لە بواری نووسینەوەی مێژووە کەسانێک چەند کەسێکیان تیا هەڵکەوێ یعنی ئەمانە پێ دوایەمە و کلێنانە پڕکاتەوە کە مامۆستاش ئاماژەی پێکا و کلێنە گەورانێکی ئێستا ڕێکخراوەکانیان توانێ بیکەن ئەمەی کە تۆ دەی مزگەوت و فتوا و شەرع ناسە و شەرعزانەکانیشی پێوەگری ئەمیش حەڵقەیەکی تری تەواوکەری ئەو زنجیرەیە کە هەموو نەکانی ئافرەت تەواوەکە لە ناو بزاوتی مێژووی ژنانە بەڵێ من پێم وایە زۆرێک لە مشکلەکان حەلەکە زۆرێک لە غیابی ڕۆڵی ئافرەتان لە ناو کۆمەلگا سپاس ماوەسا من ماوەی بەرنامەکەم تەواو بوو ئەگەر بە یەک دێر دوا قسەت بکەی لەسەر کۆی تەوەری بەرنامەکە مەجال تێمێ ئافرەتان لە کاران ئێستا الحەمدوللا بواری خوێنەواری و ڕۆشنگەری و ئەمانە زۆر بڵاوە هۆکاری وەرگرتنی زانست زۆر ئاسانە ئەکرێ ئافرەتان بەردەوام خەریکی ڕۆشنبیرکردنی خۆیان بن هەندێک لەو ئیحتیماماتانی کەوا هیچ نییە وازی لێ بێن بەڵکو نەوەی داهاتووی کوردمان نەوەیەکی زۆر بتوانە و بەکاربێ ئینشاءالله. دکتۆرە سۆزان تۆ بە کورتی ئەگەر شتێکت مابێت لەسەر کۆی تەوەری بەرنامەکە. بەڵێ من ئەڵێم بەپێ گۆڕینی دیدگای کۆمەلگا ئێمە ناتوانین هیچ گۆڕانکاریەک ئەنجام بدەین ئەوەی کە ژنان ئێستا بایەخ بە کۆمەڵێک شتی ڕووکەشەدەن ئەمەش دیدگای کۆمەلگایە وای لێکردون کە ژنان بەم ڕێچکەیە بڕۆن کاتێک کە دیدگای کۆمەلگا ئەگۆڕێ بۆ هەندێک بابەتی هزری و زانستی ئەو کاتە ژنانیش دەستبەرداری ئەما بن وە زیاتر بایەخ بە ڕۆشنبیرکردن ئەدەن و زیاتر بایەخ بە بابەتە زانستیەکان ئەدەن ئێمە من وەکو خۆم لە زانکۆیە کە مامۆستا باسی کرد چیتان کردەوە من خۆم ساڵانە کە خوێندکارەکانمان توێژینەوەی دەرچوونیانەیە هەموو ساڵێک بابەتێک لەسەر ژن بۆ خوێندکارەکان دەستنیشانەکەم بەڵام ئەم توێژینەوەانە چیان لێ دێ دوو ڕۆژی ترەخرێنە سەلەی خۆڵەکانەوە کەس نایخوێنێتەوە کەس ئێحتیمامی پێنادا دەستگایەک نییە چاپی بێگومان ئەمە لەسەر لە ئاستی ئەمە لە وەکو هەڕەمێک وە ئەبێ لەسەر و کاری بۆ بکرێ بەڵێ لە ئاستی دەستگا باڵاکانی پەروەردە و خوێندنی باڵایە کاری لەسەر بکرێ نەک لە خوێندنێکی ئاساییەوە کە من ساڵانە هەرچەنە توێژینەوەش بکرێ فڕێ درێ و دواتر کەس نایخوێنێتەوە کەس ئێحتیمامی پێنادا ئەم ساڵ یەکێک لە خوێندکارەکانم لەسەر ڕۆڵی ژن لە پارتە سیاسیەکانی باشووری کورسانە نووسێتی یەکێکە لە توێژینەوە زۆر باشەکان بەڵام دڵنیام ئەگەر خۆی کار لەسەر ئەو نەکاونەی کا بە کتێب ئەویشە چێتە پاڵ ئەوانی ترۆ چێتە سەلەی خۆڵەکانەوە بۆیە ئەبێ ئێمە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی وەزارەتەوە لە ئاستی وەزارەتی خوێندنی باڵایە کار لەسەر ئەوە بکرێ گۆڕانکاری لە پرۆگرامی پەروەردە و خوێندنی باڵایە بکرێ بۆ ئەوەی ڕۆڵی ژن دەربخرێ و توانەکانی ژن توانستی ژن دەربخرێ ئەبێ هەندان هەبێ بۆ ئەو ژنانی کە خاوەن قەڵەمن بۆ ئەوەی ئەم لایەنە زیاتر گرنگی پێ بدرێت. زۆر سپاس بۆ دکتۆرە سۆزان کەریم توێژەر لە مێژووی و هاوچەرخی کوردەوە مامۆستای زانکۆ سپاس بۆ مامۆستا ئامینە سدیق عەبدولعەزیز بەرپرسی ڕێکخراوی عادیلە خانم بۆ توێژینەوە گەشەبێدان سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو بەو هیوایی قۆناغێکی نوێی مێژووی کورد ئافرەتان بتوان نەخش و کاریگەریان هەبێت تێدا. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخوای گەورە میرەوانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.